بە ئامانجی هاندانی زیاتری ئافرەتان بۆ پاڵاپۆشی ئەنجومەنی خوشکانی شارە زووری کۆمەڵی دادگەری کوردستان پرۆژەی سەدای نورینیان بۆ ساڵی یەکەم ئەنجامدا و بۆ ئەو مەبەستەش ئاهەنگێکی بەرفراوانیان ساز کرد. پرۆژەکە ئامانج لێی پەیڕەوکردنی ڕێکپۆشی و باڵاپۆشی خانمان و نەهێشتنی چینایەتی لە نێوان قوتابیانی ناوەندە پەروەردەیەکانی سەر بە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری کوردستانە. بەرپرسی ئەنجومەنی خوشکانی کۆمەڵ لە شارەزوو ڕای دەگەیەنێت زیاتر لە 400 خوێندکاریان هەیە و لەلایەن 48 مامۆستای خۆبەخشەوە وانەیان پێ دەوترێتەوە. سپاس بۆ خوای گەورە پرۆژەکەمان بەسەرکەوتی جێبەجێ کرا بە هاوکاری چەند برا و خوشکێک بۆ نمونە حاجی جەبار ئەنجومەنی برایانی قەزای شارەزوور دەستخۆشیان لێکەین کە هاوکاریان کردین توانیمان ئەم پرۆژەیە بەسەرکەوتی جێبەجێ بکەین. لە خوای گەورە داواکارم ئەم خوشکانەکە یەکپۆشیان کردو و باڵاپۆشیان کردو بتوانن مافەکانیان جێبەجێ بکەن و لە هەموو شتێکیانە ڕەنگ باتەوە ئینشاءالله. خوێندکارانی ناوەندە پەروەردەیەکانی بەشی خوشکانی کۆمەڵ لە شارەزوور خۆشحاڵم بە چالاکیە پەروەردەیەکان و پێیان وایە بوونی ئەم ناوەندە گەنجان لە هەڵدێر و لادانی کۆمەڵایەتی دەپارێزێت. بەنای خۆی بەخشندەی میرەبان سەرەتا من وەکو قوتابی ئەوین عومەر بەشداریم کردووە لە سەدای نورین و هەروەها من لە ماوەی ڕابردووە چەندین قورئان و قیرائات و خوێندنەوەی قورئانم تەواو کردو. سپاس و ستایش سەرەتا بۆ دایکم و باوکم و خێزانەکەم بەکەم کە هاندێرێکی گەورە بوو بۆ ئەوەی کە من بتوانم بەشداری بکەم لێرەنە و زۆر سپاسی مامۆستاکانم بکەن کە ئەوانیش زۆر لە پشتم بوون و هاوکارم بوون بۆ ئەوەی کە من بگەم بەم ئاستە. بەناوی خۆی بەخشندە و بیرەمان ناوم هەنس عومەرە. من وەکو قوتابێکی بەشداربووی سنبوری نور زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد کە لەم ئاهەنگەدا بووین بە یەکپۆشی هەموو مزگەوتەکان. خاوەنی بیرۆکەی پرۆژەی سەدای نورین بەڵێنی بەردەوامی و ئەنجامدانی چالاکی زیاتر دەدات لە ئایندەدا تا ئەوەی پارێزەرێکی باشی ڕەوشت و ئاکاری ڕۆڵەکانی گەلەکەیان بن کە دەیان گروپ و دەستا کار بۆ لە خشتە بردن و لە ناوبردنی ئەو توانە مرۆییە گرنگە دەکەن. ئامانجی ئەم پرۆژەیە ئەوەیە کە باڵاپۆشیە زۆر جار لە وتارەکان و لە بابەتەکانە بە شێوەیەکی نەزەری بە وتار و بە قسە هانی گەنجان و لاوان درراوە بۆ ئەوەی کەوا باڵاپۆش بن. ئێمە پێمان خۆش بوو بە شێوەیەکی عەمەلی بە کردداری لە خزمەتی قوتابیانی قورئانە بین جلوبەرگیان بۆ دابین بکەین و یەکپۆشی و ڕێکپۆشیان بۆ دابین بکەین. لە دوای ئەنجامدانی ئاهەنگەکە و نیشاندانی ئەو خانمانە بە جلوبەرگی باڵاپۆشی هەرزوو کاردانەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی داهێنا و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵی کوردەواری وێنەکانیان وەک وێنەی واقعی و ڕنگدانەوەی کللتوری ڕەسەنی کوردی وەسف کرد کە سەرچاوەکەی ئیسلام و پەروەردەی ئیسلامیانی خێزان و کۆمەڵگەی کوردیە و ڕیشەیەکی قوڵی مێژووی هەیە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزوور.